کە میوانمان هەیە دەمەوێت لەگەڵ ئەو قسەی زیاتر بکەین. ئەمڕۆ 3 ڕۆژ جەنگ دەستی پێکردو لە نێوان ئێران لەلایەک ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی دیکە هەردوو لا بە خەستی بۆمبارانی یەکتر دەکەن. وەکو گوتم میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین سەبارەت بە ئەنجامەکانی ئەم شەڕە. میوانەکەمان زۆر بەڕێز باربارا لیڤ یاریدەری پێشووی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. خاتوو باربارا سلااوتان لەوێ سوپاسانەکەین کە جارێکی دیکەش بەشدارن لەگەڵمان لەگەڵ کوردستان 24 کەمێک بەر لە ئێستا ترامپ سەرۆکی ئەمریکا قسەی دەکرد دەیگوت ئەم شەڕە لەوانەیە 4 هەفتەش بخایەنە. ئەمڕۆ 3هەم ڕۆژێتی. بەڵام پرسیار ئەوەیە پێت وایە ئەم جەنگە زۆر درێژە بخایەنێت؟ سپاس بۆ میوانداریتان ئەم ئێوارەیە زۆر بەداخەوە پێم وایە ناتوانین بزانین ئاخۆ ئەم جەنگە چەندی پێدەچێت. سەرۆک خۆی هەندێک وەڵامی بۆ ئەو پرسیارە دانەوە 2 ڕۆژ 5 ڕۆژ یان چەند هەفتەیەکی پێ بچێت بەڕاستی ڕوون نییە. باش بەڵام خاتوو باربارا یعنی ئێستا ئەم شەڕە یعنی ئەم جەنگە لە دەرەوەی ئێران و ئەمریکا و ئیسرائیلیشە وڵاتانی تریشی تێوەگلاوە وڵاتانی کەنداو لەلایەک هەروەها وڵاتانی ناتۆش. پێت وایە وڵاتانی ناتۆ بە دیاریکراوی کە هاوپەیمانی ئەمریکان بێنە ناو جەنگەکەوە؟ پێم وایە وەکو بەریتانیا ڕەنگە هەندێک وڵاتی تر لە ئەوروپا بێنە نێو هەوڵەکانی بەرگریکردن لە ناوچەکەدا بە تایبەتی ئەوانەی کە لەژێ هەڕەشەدان وەک کەنداو. باش خاتوو باربارا بۆ خۆشت باش دەزانی ئەمڕۆ لە قەتەریش دراوە. قەتەر بەرهەمهێنانی گازی ڕاگرتووە نەوتیش بە هەمان شێوە کەم بۆتەوە. من دەمەوێت بزانم ئەگەر ئەم جەنگە زۆر درێژەی کێشا کاریگەریەکانی لە ڕووی ئابوووریەوە لەسەر جیهان بەگشتی و لەسەر ئەوروپا بە تایبەتی چی دەبێت؟ بە تایبەتی ئێستا ئەمڕۆ هێرش کرایە سەر کۆمپانیای ئارامکۆ لە سەعودیە. بەڵێ ڕاستەکەی ئێرانیەکان بە هیچ شێوەیەک بیر لەوە ناکەنەوە ئاخۆ دەبێ ئەوانە ئەو وڵاتانە دەستیان لێ پارێزرێت کە هیچ بەشدار نین لەو جەنگەدا. بۆیە ئەوانەی کە ئیمڕۆ ڕوویاندا وەک بنکەی قەتەڕی کە 2 فڕۆکەی ئێرانیان خستە خوارەوە کە هەوڵیان دەدا ناوەندی ئێرلەنجی قەتەڕیان کردبووە ئامانج. بۆیە هەندێک ڕووداوی چاڕوان نەکراو کە لە بەردەما بوو هەروەها دەکرێت یەکێک لەوانە گرتنە ئامانجی ناوەندە وزەکان بێت. زۆر باشە خاتوو باربەرامە بۆ یەکەم جارە ئێران فڕۆکەی جەنگی بەکار دێنێت. خوێندنەوەتان بۆ چیە؟ ینی تا ئێستا ئێران بە موشک و بە درۆن هێرشەکانی ئەنجام دەدا. ئێستا فڕۆکەی جەنگیش بەکاردێنێ. خوێندنەوەتان بۆ ئەوە چییە؟ ئەمە پێدەچێت تاران بڕیاری دابێ کە تەواو هیچی تریان لە دەستدا نەماوە ئەبیدۆڕێنن چووکە بە تاوەتی دابراون کاتێکە بیر لەمە دەکەیتەوە بەڕاستی زۆر تراژیدیە بە تایبەتی بۆ خەڵکی ئێران. بە هیچ شێوەیەک هیچ وڵاتێک یارمەتیان نادات. ڕژێمەکەش بە شێوەیەک هەڵسوکەوت دەکات کە زۆر وێرانکەرە خەڵکانی مەدەنی دەکاتە ئامانج وەک فڕۆکەخانەکان بە تایبەتی فڕۆکەخانەی هەولێر بۆ نمونە. هەروەها چەندین فڕۆکەخانەی تر لە کەنداو و تێلەکان شوێنەکانیش تەجێبوون. بەڕاستی ئەمە مای نیگەرانیە. باش خاتوو باربارە دەمەوێت بزانم ڕای ئێوە سەبارەت بە ئێران. ئێرانی پێش خامنەئی ئێرانی دوای خامنەی ئێستا خامنەی نەماوە. خوێندنەوەتان بۆ دۆخەکە لە ئێران چییە؟ چ جۆرە ئێرانێکە ئێستا؟
پێم وابێ لە ئێستادا لە چەند هەفتەی داهاتوودا چاوەڕوان دەکرێت ڕژێمێک ببینین کە نەیەوێت بچێتە ژێربارەوە بۆ نمونە جەنگ ڕابگرێت یان هێرش نەکاتە سەر وڵاتانی کە بەشداری لە جەنگەکەدا. دواتر ڕژێمەکە هەندێک بڕیاری گرنگی لە بەردەمدا دەبێت بۆ ئەوەی بیدا، هەروەکو وتم دەکرێت زیاتر پەراوێز بخرێت لە جاران. هەموو وڵاتانی کەندا و حکوومەتەکانیان لەگەڵ دانیشتوانەکانیان زۆر تووڕەن لە ئێستادا کە ڕاجێشراونەتە ناو ئەو جەنگەوە کە ئەوان بە هیچ شێوەیەک بەشدار نەبوونە لەم جەنگەدا و لە ڕاستیشدا قەتەریەکان لە نێوان چەندی وڵاتی تر زۆر بە شێوەیەکی چڕ و پڕ خەریکی نێوەنگیری بووە لە نێوان ئێران وڵاتانی تردا. بەڕاستی ئەوەی کە ئێران ئەنجامی داوە دژێ وڵاتانە مای سەرنجە. باش خاتو باربرا سەرۆک ترامپ باسی گۆڕینی ڕژێم دەکات لە ئێران. بەڕای ئێوە ئانی گۆڕینی ڕژێم ئەگەری هەیە؟ ئەگەری هەیە چۆن بە چ شێوازێک؟ هەندێک گۆڕانکاری لە سەرکردەکان هەبووە، ئەمە شتێکی جیاوازە. پێم وایە گۆڕانی تەواوی ڕژێمەکە لەو وڵاتەدا بەڕاستی زۆر ڕێی تێناچێت، یان با بڵێن کەمە، چونکە پێدەچێت ئەستەمە ئەمە ئەنجام بدرێت تەنها لە ڕێگای موشک باران و هێرشی ئاسمانیەوە. بەداخەوە ئەو هێزانەی کە لە ژێر ئەو سیستەمەدان بەڕاستی زۆر ویستیان لە گرتنەدەستی دەسەڵات هەیە. باش خاتو باربرا هەر سەر قسەکانی سەرۆک ترامپ ڕادەوەستین. سەرۆک ترامپ ئاماژەی بەوەدا وتی ئەگەر پێویست بێ بە هێزی زەمینیش داخلی ئێران دەبین. بەڵام پرسیارەکە ئەمەیە، پێت وایە ئەوەی لە عێراق ڕوویدا لە ئێران ئەگەری هەیە دووبارە بێتەوە؟ پێم وایە ئەمە ڕێی تێناچێت. باش لە لایەکی ترەوە زۆرێک لە سەرکردەکانی جیهان ئێستا هەوڵی ئەوەدەن جەنگەکە ڕابگرن. ئەگەر ئەم جەنگە بوەستێ بە پێی بڕیارەکانی ئەمریکا دەبێ یاخود بە پێی داواکاریەکانی ئێران؟ ڕژێمەکە هەوڵ دەدات دەربازی بێت و بمێنێتەوە. لە مانگی 6 ساڵی ڕابردووەوە خۆی بە سەرکەوتوو داناوە. بەڕاستی ئەم تاوەکو ئێستاش هەوڵ بۆ مانەوە دەدات، لەگەڵ ئەوەدا هەندێک هێرش دەکات وەکو سەرزەنشتێک بۆ وڵاتانی تر. بۆ نمونە عێراقە بەشێک نییە لە ناکۆچیەکان. هەموو ئەوەی کە دەیکات، هەموو ئەو هەوڵانەیە کە دەیدات بۆ مانەوەیە. بەڵام مانەوە بەز نییە بۆ وڵاتێک کە بەدەست کۆمەڵێک قەیرانی گەورەی ئابووری و کۆمەڵێک ئاڵنگاری تر دەناڵێنێت. وەروەکوتم ڕژێمەکە ئەوە ڕژێمەی دوای خامنەی دێت، هەندێک بڕیاری گەورەی لە بەردەمدا دەبێت بۆ ئەوەی بیدات بۆ داهاتووەکەی خۆی. باش خاتو باربرا ئاماژەتان بە عێراقدا پێت وایە عێراق لە ئێستادا یاخود لە چەند ڕۆژی داهاتوودا ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ عێراقیش تێوە بگلێ و ببێتە بەشێک لەم جەنگە هاوشانی ئێران دژی ئەمریکا و ئیسرائیل؟ بۆ هیوایم کە ئەمە ڕوو نەدات. بەڕاستی ئەگەر ئەمە ڕوو بدات دۆخی عێراق دەگۆڕێ و بەڕاستیش من لەو باوەڕەدانیم کە هاوڵاتیانی عێراق ئەمەیان بوێت. بۆیە زۆر بەجددی ئەوەی کە حکوومەتی عێراق بەڕێز سوودانی ڕایگەیاند عێراق کە لە دەرەوەی ئەو جەنگە دەمێنێتەوە. بەو هیوایم کەوا بێت و ئەمەشە بەرژەوندی هەمووانە. بەڵام خاتو باربرا ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ، ئێستا وەکو سەرۆک ترامپیش ئاماژەی پێ دەڵێت دێ 4 هەفتە دەخایێنێت، کەواتە لە ئەم ماوەیە لەم جەنگە ئەگەر درێژەی کێشا، من دەمەوێت بزانم ڕای ئێوە شارەزای ناوچەکەن، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو چۆ دەچێت؟ چی ڕوو دەدات لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟
بڕوام هەر کەسێک بڵێت کە دەزانێت ئاخۆ ئەمە چۆن کۆتایی پێدێت بەڕاستی ئەمە دروست نییە. هەر کەسێک کە بێوێت بزانێت ئەمە چۆن کۆتایی دێت ڕاز ناکات. بۆیە دەکرێت جەنجێک ڕووبدا کە چەندین کاریگەری زۆر خراپی بەسەر هەموو وڵاتەکانی ترەوە دەبێت. بۆیە هیوادارم لەم هەفتەیەدا کۆتایی بێت ئەگەر من بم. بەڵام هەر ئەمڕۆ ئەوەش بڵێم بەڵێ هەر ئەمڕۆ لاریجانی بە ڕاشکاوانە دەڵێ بە هیچ جۆرێک ئێمە دانوستان لەگەڵ ئەمریکان ناکەین. خوێندنەوەتان بۆ قسانە چییە کەواتە ئێرانیش ئامادەیە چەندێ جەنگەکە درێژە بکێشێ ئەو ئامادەیە. من سپرایز نەبووم بەم گوتەی بەڕێزیان هەروەکوتم، بەڵام لە کۆتاییدا ئەگەر تەماشای دیوەکەی تری جەنگەکە بکەین ئەویش تووڕەیەکی زۆری دانیشتوانی ئێرانە کە دەیبینین. بۆیە چەندین ژمارێکی زۆر گەورەیان زۆر بە ئازایانە خۆپشاندانیان کرد لە مانجی یەکدا. بۆیە ئەمە بە پێویست نییە بۆ لاریجانی و سەرکردەکانی تر بڵێن نایەنەوێت یان بە هیچ شێوەیەک نانێت گفتوگۆ بکەن و دەیانێت بەشێک بن لەم جەنگە. بەڕاستی سەرچاوی پێویستیانێ بۆ ئەمە هەموو جەنجێک بە جۆرێک لە گفتوگۆ کۆتایی پێدێت. لایەک بلایەکەی تر براوەتر دەبێت، لایەکەی تر دۆڕاوتر دەبێت. جا تەنانەت لە بەرژەوەندی ئەم ڕژێمەشدا بێت دەبێت ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوی لی دەرباز بێت، نەک هەروەها ئەو کێشانەی کە بۆتە هۆی سەرهەڵدانی ئەم خاتی و باربرا. ینی بەپێی هەواڵەکان ئێستا فەرەنسا، یۆنان، بریتانیا تا ڕادێکیش ئەڵمانیا شانبەشانی ئەمریکا دەیانەوێ بەشداری لەم جەنگە بکەن. پێت وایە دوجار ئێران بتوانێت بەرەنگاری ئەم هەموو هێزە گەورانی جیهان ببێتەوە؟ نەخێر، ئێران هەڵەیەکی زۆر گەورە دەکات وەکو ئەوەی چەند ساڵێک بەر لە ئێستا ئەنجامیدا بەوەی کە درۆنی دا بە رووسیا بۆ ئەوی لە ئوکرانیا بەکاری بێنێ. ئەو کاتەش هاتە نێو ئەسمانی ئەوروپاوە. ئەمەش هەڵەیەکی استراتیژی بوو بۆ هێرشکردنە سەر چەند وڵاتێک بۆ نمونە قۆبڕۆس، تەنانەت چەندین دامەزراوەی تر کە سەر بە وڵاتانی ئەوروپا بوون. کەواتە خات و باربرا ئەگەر بەم شێوازە بێت لەلایەک ئەمریکا، ئیسرائیل، وڵاتانی ناتۆش بەشداری بکەن کەواتە جەنگەکە زۆر ناخایەنێت، چونکە مەحاڵە هیچ بەرابەریەک لە نێوان هێزی ئێران و ئەو وڵاتانەدا نین. ینی پێ دوایە جەنگەکە زۆر زوو کۆتایی بێکەواتە. من ناتوانم بڕیاردەم، بەڵام بەو هیوایەم پێم وابێ سەرۆک بڕیارێکی زۆر وردەدات لەو بارەیەوە، چونکە بابەتەکە نەک تەنها لەبارەی ئەمریکیەکانەوەن کە دەکرێت بکوژن، بەڵکو و کاریگەریەکانێتی بەسەر ئابووری جیهان و ئابووری ئەمریکا و ئەو کاریگەریانەی کە هەیەی بەسەر وڵاتانی ناوچەکە و ئەوروپاش. باش خات و باربرا با ئەوەش بڵێم هەروەها ڕێی تێدەچێت دەکرێت ئەو بڕیار بدات کە لەگەڵ ئیسرائیلدا پێکەوە بڕیار بدەن کاتێک کە هەڕەشەی موشەکە باڵستیەکان و هەڕەشە ناوەچیەکان و گروپە چەکداریەکان کە لە ناو دەبرێن، ئەو کاتە ڕەنگە بڵێت گۆڕانی ڕژێم پێویست نییە. زۆر باشە، زۆر بەڕێز باربرا لیڤ، یاریدەدەری پێشووی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک، ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.